وەگەر مژۆرە گرنگ تایبەتیژی وەکردنا دوو پرۆژەیان گرنگ تایبەتیژی سنووری قوشتەپە هەم بەنداف و هەمژی سایلو و کاریگەریەکە باش و تایبەتیژی پشتگیریەکە باشە ji بۆی جوتکارên Herêma Kurdistanê bi taybetî wê navçeyê karîgeriya bi taybetî jî vekirina vê sayloyê bi taybetî ji bû wergirtina gelmên cotkaran salên bê dadê çend piştevaniyeke baştir ve jalê hikûmet Herêma Kurdistanê vê mijarê zêdetir gelbarês İsmail Mihemed İsmail revberê sayla Quştepe bi heskîn berês İsmail gelek spas kûn gelmedane giringiya vekirina sayloyê bi taybetî jî ew sozên ku hikûmet Herêma Kurdistanê din vî demî de ji bûyî cotkaran çawa tên nirxandin jaliyê ve ew jaliyê cotkaran jî ve بەڵێ دروستکردنی سایلۆی قوشتەپە گرنگێکی زۆری هەیە لەم دەڤەرە خاسەتەن بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک استفادەی زۆری جوتیرانی ئەو منتیقەشی هەیە بەڕاستی پێشتر تاکە سایلۆیەکە بۆ ئەوش سایلۆی هەولێر بوو زەخمەکی زۆری فەلاعین لەسەر بوو ئەنی فەلا بە تەواوەتی نەیتوانی ڕۆژانەیان بە دوو ڕۆژ بە سێ ڕۆژ گەرمەکانی خۆیان تەسلیم بکەن لەگەڵ کردنەوەی سایلۆی قوشتەپە ئەو زەخمە کەم بووە ئەمە تەنسیقێکی زۆر باشمان کرد لەگەڵ جەماعەتی کوشتتوکاڵی دەڤەرەکە ڕۆژانە لەسمان بۆ ڕەوان دەکەن سیارەکانیان کە دێن بۆ ماوەی ڕۆژێک تاکو و دوو ڕۆژ سیارەکانیان تەسلیمی سایلۆی قوشتەپە دەکەن بۆ ڕۆژانە زیاتر ئێمە لە هەشتا باڵهەڵگر وەردەگرین زیاتر لە 2000 تەن وەردەگرین قەبارەی خۆگرتنا گەنمی تایبەتیژی سایلا قوشتەپەی دادێ چەند بە ji بووی ئەف ساڵە ئەو وەکەتە خۆژێ ماژە پێکردی ئەو زەختال سەر سایلوە هەولێرێ کێمت بە سەدێ چەندێ بەر سایلوە قوشتەپەی کەوە بەڵێ سایلۆی قوشتەپە تاقی خەزنەکەی 40,000 تەنە ئەو منتیقانی کە دابەش کراون لەسەری منتیقەی شەمام کە سێگرتکانە بالیسانە لە 16 مەخزن پێک هاتووە هەر مەخزەنی 2500 تەنی دەگری دەکات 40,000 تەن ji بۆی van pêngavên hikûmeta Herêma Kurdistanê bi taybetî çawa cûtkar behsa piştgiriya hikûmetê weke serokê hikûmetê bi xwe jê maje pêkirî êdî şademara abora Herêma Kurdistanê ji aliyê giştûkal û çandiniyê ve bi taybetî jî têl berçav wergirtin ev heta çirade cûtkarên Herêma Kurdistanê han dide zêdetir berê xwe bidine karê giştûkalî û çandiniyê zêdetir ji berê بەڵێ لە کابینەی نۆدا و لە سایەی بەڕێز جەنابی ڕێزدار کاک مەنسوور کە ئەو سایلۆانە کرانەوە پشتگیریەکی زۆری جوتواری منتیقە دەکا بۆ ساکردنەوەی بەروبوومەکانیان بە ڕێژەی ئەو ئیتیفاقی کە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ هەرێمی کوردستانی دابینی کردووە ئەمە پشتیوانێکی زۆر باشە لە بۆ جوتیاران مەساریفیان زۆر کەم دەبیتەوە لە کاتی تەسلیمکردنیان زۆر ڕناوەسن لە سایلۆیەکان ئەوەش مەسرفەشی زۆر کەم دەکات لە بۆ جوتیاران سیستەمی وەرگرتنا گەنم خۆگرتنا تایبەتیژی گەنمێن جوتکارن ئەگەر ئەف ساڵ ez bi hes bikim çend hatiye wergirtin pêşbînî têkirin çend ton taybetî ji bûyî ev sala çunkî heta wergirtina gelmê cotkaran salên derbasbûyî de jaliyê Bexdayê ve pirsgirêkeke mezin li ser bîye wergirtina wê dê çawa be kirîna wê ji cotkaran dê çi awayekî be لە ڕاستیدا پرۆسەی گەنمی وەگرتنی جوتیاران ساڵی پار 550,000 تەن تەرخان کرابوو لە بۆ هەرێمی کوردستان ئەو سا نسبەتەکەی گەیشتە تقریبان 700,000 تەن بۆ هەرێمی کوردستان دابش کراوە لەسەر پارێزگاکان پارێزگای هەولێر 228,000 تەنی بۆ دانراوە یعنی باشتر لە ساری پارەکە ئەمەش کێشەیە کە ئێستا شەر هەیە سراعەکی سیاسی هەیە ینی عێراق لە عێراق وانە لە عێراق جوتیار بە تاواتی دەتوانانی بەروبوومەکانی خۆیان تەسلیمی سایلۆیەکان بکە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو کەمیان بۆ تەرخان کردیە ئەو کەمیەش تێری جوتیار بە تاواتی ناتوانانی کەمیەکانی خۆی تەسلیم بکە ئەو بەس ئەو نسبەتەی کە لە بۆی دیاریکرا دەتوانانی ئەو کەمیەی تەسلیم بکە بەڵام ئەو کەمیە کە دەمینێتەوە کە زیادەچیە دەتوان تەنسیق بکەن تەنسیقشێ لە مابەینی وەزارەتی بازرگانی کوردستان و سایلۆیە تایبەتەکان
ئەگە زیادی کرد ئەو کەمیە دەتوان تەسلیمی ئەم سایلۆی تایبەتیانە بکەن بۆ ئەوەی ئەو بەروبمانە نەمینێتەوە ئەوان شەر استفادەی لێ بکەن. بەڕێز ئیسماعیل محەممەد ئیسماعیل ڕێبەبەری سەیلا قوشتەپە پایکە ڕاستە خوێن گەلمە دەبوون گەلک سوپاس بووە.